سڵتانە بە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم جارێکی تر لە شەشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پێیان بەیەوەی خۆشەویست شاد بوومەوە. ئەڵقەیەم جارەی بەرنامی پەیامی تۆ لە نێو بازاڕی قەیسەریان لە شاری هەولێر و لە هاوڵاتیان دەپرسم تا چەند لەگەڵەوەی خەڵک تەداخولی نێوان کێشەی ژن و پیاو بکە. ئایا تەداخولکردنی کێشەی ژن و پیاو کارێکی چاکە یان خراپە؟ ئامۆژگاری چێ بۆ کەسانی زۆر تەداخولی نێوان کێشەی ژن و پیاوەکەن؟ ئەمە تەوەریەم جارەی بەرنامەی پەیامی تۆ دەبێت. فەرمونون لەگەڵماندا بن پەیامی هەوڵاتیانی شاری هەولێر بۆ ئێوەی خۆشەویست دەگوازمەوە. تا چەند لەگەڵەوەی کەسوکاری ژنەکەیان پیاوەکە تەداخولی ژیانی دوو هاوسەر بکەن و تەداخولی ژیانی ژن و پیاوێک بکەن؟ وڵی هەنەکەم باشترە. تەداخولکردن باش نییە، ئەو کێشەکە هەتبی خۆت لە معبێنی خۆت چارەسەریکەی باشترە. باش ئەگەری تەداخولکردنەکەیان بۆ چاکە بوواتە بۆ ئیشێک بوو بۆ نمونە لە شتێک بڕیارێندا شتێک بکەن بچنە دەرەوەی وڵاتیان شتێک بکڕن کەسێک تەداخولی کرد بۆ بەرچاوڕوومی تۆ لەگەڵەوەی احتیاجی ئەگەر لە بۆ ئیشی خێرێبی چاکەوی ئەوە کێشە نییە، بەس هەتا بکرێ نێکم باشترە. حتمما ئەو ژن مردانێکە ئێستا هاوسەرگیر دەکەن تەجروبیان کەمتر لەوانێکە قەدیمەکان ئەگەر بێت و لۆ شتی باشەوی بەرێبەر فعال تەداخولکەم باشتر لەوەی خاترەوەی بەخۆیان تەجروبیان کەمە و ئەگەر کەسانی شارەزا لەو ئیشەیدا تەجروبیان زیاتر بی تەداخولکەم باشترە. کێشی هاوسەرەکان بە کەسانێکی دەرەوەی خۆیان چارەسەرەکرێ یان باشتر وایە خۆیان لەگەڵ خۆیان چارەسەری بکەن بە دەرەجەیەک بە خۆیان بەران خەرکەش ئەگەر تەداخول بکاتن لۆ مەسەلەی قسەی خێر بەرێ لۆ قسەی خێر لۆ قسەی خێر دەتانی مەسەلەن تەداخول بکە قسەی خێر بکە بەس ئەگەر لۆ مەسەلەی فەت نەبی نەخر. تەداخولکردنی ژیانی دوو کەس ژیانی ژن و مێردێک ئایا شتێکی باشە یان شتێکی خراپە؟ پێشەشی بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم تەلەڤیزیۆنی پێیام بەڕاستی بە نسبەت ئەوەی تەداخولکردنی عایلەی ئەگەر ئافرەتەکە بێت یان خود لە پیاوەکە شتێکی خراپە بەڕێی من شتەکە بە ئیتیفاقی کچ و کوڕەکە بێتن دوای ینی عایلەکە بەس پێویست بە تەداخولکردنی لە هەردوو لایەن ناکاتن ینی بەس خۆی لە واقعدا پێویستی وایە کە ئیتیفاقیە بینی کچەکە و کوڕەکە بێتن بگەنە ڕێی ئەوانش ئەتوانن پێ ئەو کەسانی لە دەرەوەیەوە عایلەن یان لە دەرەوەی ئەو خانەوادن کێشەی و خانەوادەیە چارەسەرکردن ئەگەر بێت و چیژە و کوڕەیان ژن و مێردەکە کێشەیەکی کۆمەڵایەتیان هەبوو؟ وەڵڵاهی کێشە کۆمەڵایەتی دەزانین چی خۆی ئەگەر هەموو شتێک بە ئیتیفاق ئەگەر کچ و کوڕەکە ئیتیفاق بکەن و متفق من لەسەر زەواجەکە شکالیشتیان نیە پێویست ناکە مەسەن لە عایلەی پیا و ئەگەر عایلەی ژن تەداخولکردن لە ئیشی ئەو شانەیە ینی بەڕێی من پێویست ناکاتن. وەڵی بەتەوقعی خۆم پێم باش نییە بینی هاوسەری لە خۆیان مشکلەکەی خۆیان خۆشی ناخۆشەکان بینی خۆیان چارەسەکە نەک کەسانێک تاخولی ژیانیان بکەون. ئایا کەسێک لە دەرەوەی ئەو خێزانەیە بێتوانێت کێشەی خانەوادەیە چارەسەرکە ئەگەر بێت و کێشەیەکیان هەبێت؟ ئەگەر هەتا ئاخیر ڕەتدا بچن بتوان لە خۆیان حەلیکەن باشترە نەک کەسێکی تاخولی ژیانیان بکە ئەگەر کارکەتەوەی پێیان حەل نەکرێ کەسێکی گەوری خۆیان گاسکەن حەلکە لێیان باشە. با ئێمە قوڵ بینەوە خۆت خێزانداری وانە؟ ئەگەر خۆت خوانەکە کێشەیەک لەگەڵ خێزانەکەی خۆت هەبێت کەسێک ئەتوانێت لە دەرەوەی ئێوە کێشەکەتان چارەسەرکە یان خۆتان لە نێوان خۆتان توانن کێشەکەی خۆتان چارەسەرکەن؟ ئینشاڵڵا ناگاتە ئەو ڕۆژەی بەڵام ئینسان محاولە نەکاتن مشکلیان و دروست بیتن ئەگەر مشکلش دروستبی لێ نەگەڕێت مشکلەکە بستە دەرێ هەر بخۆیان حەلیکەن باشترین حەلی مۆزوعە بخۆی خۆیان حەلکەن ئیشەکەیان باشترە. ئەگەر کێشەیەکیان هەبوو بە ئەولاتر وایە کێ بۆیان چارەسەرکە خۆیان یان کەسانی لە دەرەوەی خۆیان؟ خزمەکانی خۆی و خۆیان باش ئەوەل جار خۆیان دوای خزم و کەسی خۆی یارمەتیان بدە. تۆ لەگەڵەوەی ژن و مێرد کێشەیانە بێت؟ نەخێر کێشیان نەبی باش لەگەلەوە نیم کێشیان هەبی
ژیان چییە خۆی چییە یعنی گەر دەبی بە خۆشی ڕابێرن و خەڵاسی کرد. تۆ لەگەڵەوەی خەڵک تەداخلی نێوان ژن و مێرد بکە گەر هاتوو کێشەیەکیان هەبوو جاچی لە ماڵی کچە بێیان لە ماڵی پیاوەکە بێ وڵی بەخۆیان کێشەی خۆیان هەلکەم باشترە لەوەی تەرەفی سێم تەدەخل بکە ئەوە ژن و مێردن هەر پێک دێنەوە بەزا من تەرەفی سێم تەدەخلی مەوزوعیان بکەم یانی خوا قبول ناکە ژن و مێرد کە شەڕیان کرد لە مالێ بیشی 2 دقیقە 3 دقیقە پێک دێنەوە بەس تەرەفی سێم مەشاکل زیاد دەکە ئەو قسەی کرد ئەو قسەی کرد ئەو قسەی کرد بەستت ئەوەیەوە بگەێنی کە باشتر بە خۆیان لە خۆیان تێگەن ژن و مێرد پێکەوە پێک بێنەوە باشترە لۆ تەرەفەش کە تەدەخل بکە زۆر جا تەرەفی سێم کە تەداخلی مەوزوعەکەکە تێیدا شەرمەزاری ژەبێتەوە لەبەرەوەی ژن و مێرد ئەگەری هەیە ئاش بنەوە بێ باشترە بە خۆیان پێک بێنەوە باشترە بەلای منەوە پێویست وایە ژن و مێرد کە زەواج کرا کە ئیتفاقیە کرا پێشتر کە متتەفقن هەردوو لە پێویست ناکە تەرەفی سێم بێتە ناو مەوزوع هەر کێشەک ڕوو بدە لە ناو ئائیلە لە ناو ماڵ بەخۆیان کە هەڵبستن بۆ چارەسەرکردنی ببتە تەرەفی سێیەم مشکلەکە گەورەتر دەبی زیاتر دەبی ئائیلەی هەردوو لا دێتە ناو مەوزوع 2 نەفەر دەبتە 3 دەبتە 10 کێشەکە زیاتر دەبی من شخصی خۆم تەمەنم 31 ساڵە تا ئێستا هاوسەرگیرم نەکردێ هۆکاری چییە؟ هۆکاری زۆرە ئائیلیە ئیستقراریە مادیە معنەویە شخصیە خەڵک کۆمەلگاوات لێ دەکە بترسەی هاوسەرگیری بکەیت تۆ لەبەر چی هاوسەرگیری نەکرد لەبەر ئەو ڕێژە تەلاقی کە ئێستا ئاوا زۆر بووە ترسی لە هاوسەرگیری سەرکەوتوو نەبی یان هۆکاری چێک گەنجێکی وەکو تۆ قۆز و جوان تا ئێستا هاوسەرگیری نەکردووە من ماوەیەکی زۆر نزیکەی 6 ساڵ 7 ساڵ لە دەرەوەژیان پەنابەر بووم لە هۆڵەندا دواتر کە چوومە هۆڵەندا ئێرم لە دەستوو چوومە ئەو لای ئەو لاشم لە دەستچوو ئەمەیان ناردەوە هەولێرێ ئێستا تەمەنم گەیشتە 31 ساڵ لە خوێندن دابڕام لە کار دابڕام لە زۆر چ دابڕام ئەمە مەوزوعانە کە گوتم ئائیلی شخصی مادی معنەوی هەمووی غورکەیەوە لە ناو کۆمەلگای ما زۆر تۆ هاوسەرگیری و ئەنجام داوە بەڵێ بەرێ لە ژیانی هاوسەرگیری کێشە دروزە بێ زۆرجار ناخۆشی لە نێوان ژن و مێرددا دروزە بێ ئایا پێویستە کاتێک ئەم ناخۆشییان ئەم کێشەیە دروست بوو خۆیان کێشەکانی خۆیان چارەسەرکردن یان کەسی سێم تەداخلی ئیشەکە بکات بۆ خۆیان ئەو چارەسەرکەن چکەوی سێم چارەسەر کات ئیشەکە گەورەتر دەکاتن بەس بخۆیان چارەسەرکردن ئیشەکە بەسیتی دەڕوا و ماوەگە ینی بینیان لەوانەیە باش نەبی بەس ئەو دویان چارەسەرکەم باشە لێ کەس سێم تێبگات چکە ئیشەکە گەورە دەبی ئەوی سێم تێبگات چارە مش تێبگاوە عاسل ئیشەکە مشکلەکە گەورە دەبی کەس پێ چارەسەر ناکرێ بەس ئەو دویان لەخۆیان چارەسەرکەن باشترە خۆشەویستەکان هەر لە ناو یەک دەمینێتن بەس کە بووە سێم بووە عاجزی خۆشەویستەکان نامینێتن مابینی خۆیان گەرێمە بە نمونە وەریگرین تۆ و خێزانت باشتر خۆتان لە یەکتر تێگەن یان کەسێکی لە دەرەوەی خۆتان بێت وڵی براگەم هەر بە خۆمان لە یەک تێ دەگەین نانی داک و بابم لە یەک مارینە پێکەوە دادنشین کەس لێمە تێ ناگە لێگەی قسەی دەکەم بام دەرێەوە چ دەرێن مابینی خۆتان نامشکلەمان قەت نەبووە الحەمدلله ئەو کێشانەکە ژن و مێرد دوو سەرەکە یەکیان ئەگەر ینی مشکلەی زەعیبی مشکلەکان هیچ نەبن ئەو حەقوی خۆیان چارەسەر بکەن بەڵام ئەو حەدیسی پێغەمبەری لەسەرا هەر پیاوێکە گە دڵی پیس بوو هەر پیاوێکە گە ڕەزیل بوو ئەو ژنە محاڵا بیتەراو بدرێ یعنی ئەو ژنە لای ئەو پیاوە نامینێ بەخۆی حەدیسی پێغەمبەری لەسەرا ئەدا کابراکیان ئەدی ئەگەر ئەوە مخدراتیشی خوارد و ینی بە قسەی هیچ کەسەشی نەکا تەنها خۆی پێ فسفس پاڵەوان بێ ئەو نوع شخصە دائما دواکەوتە و ساقتە هیچ کەسێک کێشە ئەو نوع شخصی پێ حەل ناکرێ کە ئەوانەی دڵ پیسن ئەوانەی کە ڕەزیلن ئەوانە کە مخدرەخۆرن کێشەی ئەوانە ئیلا حکمدانە نەکە هیچ کێشە چانی ئەوانە کێشەوان هیچ کەسێک حەل نابێ باش ئەگەر بێت و خۆت خێزانداری وانە بەڵێ باش ئەگەر خۆت و خێزانە کێشەیەکتان هەبوو باشتر وایە خۆتان کێشەکەی خۆتان چارەسەرکەن یان کەسێک تەداخلی نێوان ئێوە بکە لەخوا بە زیادی بێ دوور بن لە کێشە 6 سارە خێزاندارم ینی تاکوریشم ینی ژنیانەوە نەوەشمێ تا ئێستا مشاکیلمان نەبووە بەڵام ئەگەر بوو باش هەر خۆمان حەلمانە کرد ینی ئەتو برێت تۆزە شتێک هەردەبی بەس بەو نەوعی نییە بەڵام ئەو چێشانە ئێمە دەرین کێشەی سەرەکی ژن و پیاوەگە زۆر چێشەکان گەورەبی مخدرات خۆر ئەوانەی کە دڵیان پیسە ئەوانە زۆر بچووکەکەم باشی کێشەی زۆر بچووکەکەم ئەو کەسانەی تازە هاوسەرگیریان کردووە
تۆ چ ئامۆژگاریەکانەکەی بۆی کە زۆرجە تووشی کێشەی لێک تێنەگەیشتێکی بەسیت دێن تۆ چۆن ئامۆژگاریانەکەی چیان پێڵێ ینی ئێوانێکە ئەوانەی تازە خێزانداری پێکدێنن طبعا تۆزێک ئەوانە هەردووە ئەم هەم کتەکە و هەم کوڕەکەش تۆ ینی ئەو فکرێمە واقڵە ناچێکە ینی لەگەرێک هەستم دانیشن بەڵام ئەبێ سەرشی دایک و بابچی ئەوانە دایک و بابی ئافرەتەکە دایک و بابی کوڕەکە ئەبێ ئەوانە بێتە سەر ڕێگا ینی بە قسەی خۆش بە وتەی جوان نەک بە لێدان و بە ڕۆیشت و بە مەحکەم و بە قانون ئەوانە ئەبێ خۆیان پێشان بینن بە زۆر بە زۆریش ئەگەر ئەوانە بێت و لەگەرێک دانیشن ینی بگەنە یەک هیچ مشکلیان نابی مەبەستەوە بگەێنی دایک و باوکی کچیان کوڕە دەبێت ئیش بکەم بۆ ئەم دووە لێک نزیکەنەوە طبعا دایک و بابی کچەکەم دایک و بابی کوڕەکەش ئەوانە لێچەند بکەنەوە چۆنە بێ ینی کابرا ئێستا من چۆنە توانم داخولی مەشاکلی عایلێ کەم کە بەبێوە کە بیناسم و بچم پێشان بینم ئەوە دەبێت خۆی لە ناوە خۆیان هەم ئامۆزاکانیان یان مامیان یان دایک و باوکیان ئەوان دەبێت پێشان بینم. بۆ کەسانە دەڵێ کە زۆر تەداخولی بینی ژن و مێر دەکەن وڵای زۆر خراپە شتێکی نەمینێ باشترە ئەم شتە کەسێک دەتوانێت لە دوو کەس تێبگا بە بێەوەی لە ژیانی ئەوان بیان ئەو دوو کەسە بە خۆیان نتوانن باش لە هەموو کەس زیاتر لە خۆیان تێبگەن خۆیان هەردوو بە خۆیان چای بکەن باشترە زۆر زەر دەبینی دایکی کچە یان باوکی کچە تەداخولی ژیانی هاوسەرەکەی دەکات یان تەداخولی ژیانی ئەو دوو کەساکە و ژیانیان تێگەدا تۆ لەگەڵەوەی یان چ بەو کەسانەڵی کە تەداخولیان دەکەن هۆرچەند بە پێچەوانە هەیە هەم لە ڕووی چاکە هەم لە ڕووی خراپە مەسەڵەن لە بۆ نمونە احتیمال داکەیە بیوێ هاسەوجیری مەسەڵەن لەگە کچەکە بڵێن بیوێ ماڵی کچەکە تێکدا ئەوە هەیە و هەشە بە پێچەوانەوە هەوڵ دەداتن زیاتر مەسەڵەن کچە و کوڕەکەی وەکو یەکدی تەمەشاکات و مەسەڵەن لێشیان نزیکاتەوە هەردوولا هەیە مەسەڵەن هەردوولا هەیە چ بۆ کەسانە دەڵێ کە زۆر تەداخل دەکەن تەنانەت بۆ خراپە و واشەوە هەموو شتێک تەداخل دەکەین تۆ لەگەڵەوەی بەردەوام تەداخل بکرێت بۆ باشە هەرچەند تەداخلکە هە باشە و بۆ خراپەش چەندی لێ بکشێتەوە هە باشە تداخلکردن باش نییە ینی پێویست وایە مەسەن بۆ خۆیان ئەگەر مەسەن حتا مشکلەشیان هەبێت دەبینی بڵێ نەڵێ بینی ژن و پیا و مشکلە دەبێت ئەوە دەبێت ینی پێویستە بە خۆیان حەلیکەن پێویست ناکە ینی ئەوانش بیبنەوە قالبیەوەی کە عایلە تەداخل بکاتن ئەگەر لە تەرەفی پیاوەکەیان لە تەرەفی ژنەکە بێت مەبەستە ئەوە بگەێنی کە کێشەی ژن و مێرد تەنها خۆیان باشتر لە خۆیان تێدەگەن پێویست ناکە هیچ کەسێکی تر تەداخل کات بەێ حتمما وایە هەر خۆی هەر ئەگەر بێ باری واقع خۆی پێویستە خۆیان ئیش ینی کێشەکەی خۆیان کە و پێویست ناکات کە بیگەن ئەو ڕادەی نەعایلەی پیا و نەعایلە ژن بە مشکلەی ژن و پیا بزانێ ژن و پیا بە خۆی مشکلی خۆی حلکات زۆر باشتر لەوەی کە بگاتە ڕادەیەوەی کە خەڵکە تێبگا و مەسەڵەن تەرەفی پیا بیانە تەرەفی ژنەکە تێبگەن باش ئەی ئەگەر بێت و دەرەوە تەداخلیان کرد بۆ باشە ینی پێویستی کرد دەرەوە تەداخل بکەن جا مەرز نییە بۆ کێشە بێ بۆ نمونە کڕینی سیارێک تۆ بڕیارە دەی سیارەیە بکڕی دەرەوە تەداخلکە ئەم سیارە باش نییە و ئەمە باشە بۆ مەشەر خراپە تۆ لەگەڵینی وڵی وەکو تۆقیع خۆم پێم وانە پێم خۆش نییە هیچ کەسێک تاخل مۆزعی بکەیت چکە لەبەرەوە ئەو شتە نێوان ماری خۆت بێتن باشتر لە کەسانی دی بێتە نامۆزعات چ بۆ خەڵکانە دەڵێ زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن وڵی پێم باش نییە چیان پیاڵێ حەزەکەی پێیان بڵێ چی وڵی ڕێی منەوەیە بە هیچ شێوەیەک تاخلی ژیانی کەس نەکەون چکە هەموو ئینسانێک بە ژیانی خۆی بڕاتن باشترە ژن و مێرد لەکدری حالی دەبن نە کەسانی بەرامبەری چکە ژن و مێر دەتوانن مشکلێک خۆیان حالکەن و دەتوان چارە سەریش ببینەوە لە مۆزوعی کەسانی دیلوانێ لە وەزعی ماری تێنەگاتن لەوانێ هەندێک جاران ئارۆزیش دروستکەن لێیان ئەجە پێم وایە کاشم وایە هیچ کەسێک تاخلی ژن و مێردی کەس نەکەوێت باشە چ بەو کەسانە دەڵێ کە زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن باش نییە جوان نییە تەداخل نەکە باش لەبەرچی تەداخل نەکە تەداخل بکە ینی ئیشەکەیان لێ سەهل بکە یان خراپەی بکات غێر ئیشەکەیان وا بکە کە هیچ مشاکلیان نەبی بەر لەوەی مایکەکە بێنەوە بەردەمە وتی من پۆستێکم هەیە حەزم کرد ئەو پۆستەیە لە پێمان بڵێ بزان ئەو پۆستەیە چیەکە هەتا ئاخر ناوی بەو دەمە کو دەبیە من تا ها من ئەندامم هەیە باشە پیشەکە چیە و هەموو ئەندامەتە وەڵ ئەوانی دەلێن بەجویان بکەن قسەیان نەچێنن قسەی کوێ نەشتێنن خێزانە
ئەنی تۆ بەردەوام هەوڵ دەدەی کە لەوانەیە ئەوە تا ئەوە ئەنداممە کاک لوقمان کەوەرە بزانە تۆ ئەندامی و پیاوی چی پێ دەڵێەوە بەردەوام دائما دەڵێ مشکلت نەبی لەمە لەگەر مشکلێکی من حەلی دەکەم بۆی کاک لوقمان کێشت بووە لە ماڵە بێگومان هەموو کەسێک لە ماڵەوە کێشەی دەبێت مشکل دەبێت بەس مشکلەکە هێمەیان ئەو تەنازولکەیان ئەو تەنازولکاتن بێ چ بەو کەسانە دەڵێ یان ئامۆژگاری چە بۆ کەسانی کە زۆر تەداخلی بینی ژن و مێر دەکەن جا لە ماڵی کچەکە بیان لە ماڵی پیاوەکە وەڵام من حەز دەکەم هەردووشیان هاوسەر یەک بن مشکلەی پایان نەکەن ئەو لەوەی بەجێبی ئەو لەوەی بەجێ بێتن مشکلە نەبیتن باشترە تاس ئەوە بکەم باشترە ئایا پێویستەکە بۆ کێشەیەکی خێزانی خەڵک لە دەرەوە تەداخل کات عیلاقەیان پێ نایە بەخۆیان با حەڵکەن باشترە جیرانەکان نەزانی خزمەکان نەزان باشترە ئامۆژگاری چێ بۆ کەسانی زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن بەردەوام قسە لە نێوان ژن و مێر دەکەن وەڵا قسەی نەبن قسەی نینن باشترە ناو خۆیان پێک بین باشترە دەست بەو کەسانەڵی کە زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن ئامۆژگاری چییە بۆ کەسانە وڵای حەزم لێ کەس تەداخلی ئیشی ژن و مێر نەکە لە هیچ وەزعی لە هیچ وەختێکی تۆ هاوسەرگیری کردووە بەێ ژیانی هاوسەرگیری بێگومان کێشەشی تیا بێ و ناخۆشیشی تێدا بێ باشە کاتێ ئەو ناخۆشیانەتان بەسەرهاتی بەردەوام چیتان کردو بۆ چارەسەرکردنی وڵی یەک لامان هەر هادێ بووینە لایەنێک هەر باشتر بۆ لە لایەنشکە دەبینە من عسەبیمەوە خێزانم تەنازوری کردێلەوە من چقیدا یانە من تەنازرم کردێلەوەی بەو شێوانە کێشەکانتان چارەسەر کردی کوادیکو باشە ئامۆژگاری چێ بۆ ئەو خێزان ئەو گەنج و کوڕانی تازە خێزانیان پێکەنەوە کێشیان لە ژیان بۆ دروزە بێ پێویستە چۆن کێشەکانیان چارەسەر بکەن کێشەکانیان چی هەموو مۆبایلە و هەموو مەشاکلی ئەو مۆبایلێ زیاتر نیە کێشە چایە لە ماڵێ ئەو ئەترنێتەیە و باشە چۆن کێشەکانیان چارەسەرکەن وڵی بڕەکە عسابی خۆیان هادیکەن بڕێک لە ناوی یەکدری پێک بێنەوە چ لە گۆڕێنێت چییە بەخۆی لە ماڵ چێ دوو نەفەر سێ نەفەر لە مالێبی چ مەشاکل هەیە مەشاکیلیش هەر دەبێت و بەڵام دەبێت چا دەبی هەر چا دەبی برای گەورەی برای هەم ئەمنداری بازارم و دنیاماندی تێ و تێگەیشتینە و خێزانشم تاوی کرد ینی بە خۆیان مشکلە زاربای ڕوودەدا لە نەزانی ژیانە ینی تەفاهم نازان قسەکردنیان تاو نییە لەو شتەی چ بەو کەسانە دەڵێ کە زۆر تەداخلی نێوان ژن و پیاوەکەن بەردەوام تەداخلەکەن جا بۆ چاکە بێیان بۆ خراپە ئایم تەداخلە تۆ لەگەڵیت و ناوەڵە براکەم ئەوەندە مابینی ژن و ئەو پیا و پێویست ناکە زۆر پرسیار بکەیت چکە زۆر پرسیارکەی هەت شتە غەرەتێک دەردەچی یان گلەیەک لێ دەردەچی لە ژنەکەیان پیاوەکە پێویست ناکە مادەم ژیانەکەیان بە خۆشی دەچی پێویست ناکە لیان بپرسی تۆ لە نێو بازارەکانی لەوانەیە بەسەرهاتێکی زۆرە جێ لێبێ پێ دوانەیە یەکێک لە هۆکارەکانی برزبوونەوەی ڕێژەی تەلاق ئەمە بێت کە خەڵک زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن ئەرێ وەڵە یەک ئەو یەک ئەنتەرنێت ئەنتەرنێت زۆر یان مێشی بەشەری تێک دەدا 24 ساعت لەسەرەوە ئەنتەرنێتەیە یان بەشەر تێکەری مابین ژن و مێر دەکاتن ولی دەکاتن مشکلەکەیان گەورەتەکە لەسەر جێیەکی دەبینی دەستە ناو مۆزوعەکەی ئیشەکان لێ گەورە دەکاتن ویان دەکات لێ گلەی بکەن و ئیشەکان لێ تێک دەچێ لەگەر ڕێی عامم یعنی ئینسان ڕێی وەردەگرێتن بەس مێشتی خۆی بەکاردێنیتن نەوەک بە قسەی بەرامبەرەکەی بکە ڕێی وەرگتن لە هەموو شتێکە ئێستا ئێمە مەسەرەن لە بازار ئیش دەکەین جاری وا هەیە ڕێی لە برادران وەردەگرین ئەو شتانە هەر دەبیتن ئامۆژگاری چێ بۆ کەسانی زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن هیوام وایە کەس تەداخلی کێشەی کۆمەڵایەتی کەس نەکەی لەبەرەوەی بە خۆیان لە بەحبینی خۆیان نەپێکی بینن باشترە ئامۆژگاری چێ بۆ کەسانی کە زۆر تەداخلی نێوان ژن و مێر دەکەن تەنانەت ئەوەندا ئەم حاڵەتە زۆر بووە ئێستا کە ڕێژەی تەلاقیان بەرز کردوێتەوە خەڵکێک لە دەرەوە تەداخلی نێوان کێشەی ژن و مێر دەکات زەستی زۆر کەسەیە با پێت بڵێن ماستاف دەگریتەوە ماستاف چییە لە بینی ئافرەتەکە قسێکێکا لە بینی ژنەکەش قسێککە لە باتی ئەوە ڕێچیان بێخی شتی گەوریان بۆ پەیدا ئەکەن ئەزە ئەو ئەو شخصانە بۆ ئیمانی زەرەرە ئەوانەی کە دوو ئاشتە خەڵکەکەن ئەوانش ئیمانیان نییە ئەوانە خوات زانی چیان بەسەردێ ئەزا زۆر داوام لەو خەڵکانێ تەداخلی کێشە بینی پیا و ژن نەکەن لە بەرەوەی کێشەی ژنی و پیا زۆر کێشەش گەورەیە
ئەزیزانم ئەوەی گوێبستی بووم پەیامی بەشێکی وڵاتیانی شاری هەولێر بوو کە بەشێکی زۆری پێیان وایە ژن و پیاو یان ژن و مێرد کێشەی کۆمەڵایەتیان هەردەبێت و وە کێشە لە هەموو ماڵێکدا هەیە بەڵام ئەولاتر و باشتر وایە خۆیان کێشەکانی خۆیان چارەسەر کرد و کێشەکانی خۆیان نەبەنە دەرەوە بۆی بە زووترین کات و بە ئاسانترین شێوە کێشەکانیان چارەسەر بێت خۆشەویستانمەوەی گوێبیستی بوون پەیامی هاوڵاتیانی شاری هەولێر بوو تاڵقەیەکتر و بەرنمەیەکتر سڵاو و ڕێزی عیمرانی پێشکەشکار و کامێرەمانم عەباس ڕەسوولتان لێبێ تاڵقەیەکتر بەیەوەی خۆشەویست شادەمەوە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ